کاکە تۆ ڕووی بۆ حەج، تۆ ڕووی بۆ عومرە، ئەمە عیبادەتێکە لە بینی خۆت و خوایە. یعنی خزمەکە ئەگەر نەڕووی بۆ لای گردن ئازایی لێ نەکەی، دوایی کە هاتیتەوە نایە بۆلات. یعنی ئەمە چییە؟ ناوی ئەنەی چی؟ بابە من چوومە بۆ عیبادەتێکی دیاریکراو کە پێی ئەوتی عومرە، چ پێویستەکە بە تۆ بڵێم؟ ئەسڵان من حەز ناکەم کەس بزانێت. یعنی باوەڕت هەبێت خەڵک هەبووە ڕۆیشتووە بۆ حەج، حافیزبوونی لە خەڵک نەکردووە، کە هاتووەتەوە بە ئێستاشەوە خزمەکەی قسەی لەگەڵا ناکاڵێ، حسابی بۆمان نەکردووە، چووە بۆ حەج، حەجەکەی کردووە، بە ئێمەی نەوتوە گردنە مازاکە، کە هاتووەتەوە لە حەجەکەش نەچوە بۆ لای، قەیچێکە مەیە بۆ لای. بەڵام پێویست ناکات تۆ خزمایەتی قەطعی خزمایەتی و سیلەی ڕەحمکەی لەگەڵ ئەم کەسەیە کە چووە بۆ حەج و بە تۆی نەوتووە. من هەموو جارێکە ئەچم بۆ عومرە بە کەس ناڵێم، تەنها ئەوەیە بە دایک و باوک مەڵێم ئەڕۆم دەستیان ماچەکە، مەڵێم سەفەرێکم هەیە و دە ڕۆژێکی تر دێمەوە ئینشاءڵڵا، و لێوەش پەیوەندیم لەگەڵیان نابێت. ئێستا جیهان وەکو گوندێکی بچووکی لێ هاتووە، تۆ تەلەفۆنت پێیە، هەر کەسێکت مەبەز بێ لەوێت بە تەلەفۆن قسەی لەگەڵاکەی، بە سەوت و سڕۆ قسەی لەگەڵاکەی. خەڵک ئەبێت تۆ زێ وەشیار بێ، واعی بێ بەڕاستی ئەم عیبادەتانە پەیوەندی بە خۆتەوە هەیە.